بەڵێ بەڕێزان بەخێر بێنەوە بۆ بەشی دووەمی بەرنامەی بەکراوەی ئەمڕۆ بە میوانداری خاتو نیاز فەتاح و خاتو بێخاڵ ئەبوو بەکر و خاتو چیمەن محەممەد ڕەشید چیمەن خان پێش ناوبڕەکە پرسیاری ئەوەم لێ کردی کەوا ئێمە بەکراوەی قساکەین دەمانەوێت هەروە بەکراوەیش ناوی حیزبەکان بەرین و بەس لەو باپەت و پرسانە بکەین کە تا ئێستا بەگشتی قسەی لەسەر کراوە ئێمە دەمانەوێت دەست بخەینە سەر خەلەلەکان دەست بخەینە سەر مەسەلەکان وەکو خۆی و قسەیان لێ بکەین بۆیە دەپرسم لە جەناب خەڵکانێک گلەی و گازندەیەکی وا کەنەڵن بزوتنەوەی گۆڕان بانگەشە بۆ کۆمەڵی پرنسیپی زۆر جوانەکات هەر لە سەرەتای سەر هەڵدانیەوە کە بزوتنەوەی چاکسازی بوو هەتا ئێستا بەڵام لە ناو ئەمێدا لە گەرمەی ئەو هەموو با بڵێن ئەوەی کە ئێستا لە ناو بزوتنەوەی گۆڕانە لە گۆڕێدایە ڕۆڵی ژن ونە و گرنگیەک و باەخێکی ئەو تۆ بەژن نەدراوە تۆڕات چیە؟ بەڵێ سەرەتا دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بە انتخابات دەسی پێکرد دیارە انتخابی پەرلەمانی کوردستان کە ئێستا نیسبەی لە 140 ژنی هەیە و بەشداری انتخاباتی کوردستانیش کراوە وەکو هەموو حزابەکانی کە بەو ڕێژەیە بەشدار بووە بەڵام پێشتریش پێم وتم جارێ زووە بە ئەوی حکمی لەسەربەی لەبەرەوەی بەشداری حکمی نەکردو یا کۆمەڵێشتی نەکردووە ماوەی ساڵێکە وەکو حیزب خۆی ناسانەوە 2 ساڵیشە وەکو بزوتنەوەیەک بەڵام ئەو ڕایی کە داوای شتی تر ئەکات بۆ نمونە ئەڵێ ئەگەر سیستەمی حکم بوو بە سیستەمێکی دیموکراتیکە سیستەمی حکم چاکسازی کرا هەموو هاوڵاتیان هەموو تاکەکان بە ژن و پیا و مناڵەوە لەم سیستەمە حکمڕانیە وەکو یەکسانە بن داواکاریەکانی و گۆڕینی ژنیش بەڵێ بێگومان پێم وایە لە پەرلەمانە لە هەردوو پەرلەمانەکە ئێمە ژنی ئەکتیڤمان هەیە و دیسانەوە کۆمەڵی ژنی هەڵسوڕاومان هەیە لە بزوتنەوەی گۆڕانە بەڵام ئەوەیە کە ڕێکخراوێکی ژنانمان تا ئێستا دروست نەکردووە بەڵام حەزم کرد جوابی ئەوە بەمەوە یەکەم کە سیستەمی سیاسی باش بوو سیستەمێکی دیموکرات بوو سیستەمێک نەبوو کە تەوریسی دەسەڵاتی تیابوو داوای سیستەمێکەکی کە چاکسازی بێ کە لە بسەر بنەمای دیموکراتی بێ کە هەموو تاکەکان یەکسان بن ئەو کاتە ژن و پیاو یەکسانە بن خەڵکی دەسەڵات و دەستڕۆشت و هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ئەتوانن وەک یەک بەشداری سیاسی بکەن ئەتوانن وەک یەک سودمەند بن لە داهاتی وڵات ئەتوانن وەکو یەک کارا بن ڕۆڵی خۆیان ببینن دوای ئەوە کە باسی ئازادیەکە ئازادی هەموو تاکەکان ئاڵێ و یەکێک لە کێشەکانی تریش کە بزوتنەوەی گۆڕان ڕوبەڕوویە بێتەوە پێم وایە فەزایەکی ئازاد نەبووە بۆ ئیشکردنی هەر وەکو جەنابەت وتت بەکراوەی ئیش بکەین ئێمە لەوانەیە چەندەها ژنی ئەکتیفە بێ لە ناو زانکۆکان لە ناو پەیمانگاکان لە ناو دام و دەستگاکانی تر زۆر حەز بکەن بێن لە ناو بزوتنەوەی گۆڕانە ئیش بکەن ئەوانە دەنگدەری گۆڕانن بەڵام لەوانەیە لەبەر ئەوەی لە وەزیفەکانیان دوور نەخرێنەوە لە بەرەوەی نانبڕاو نەکرێن لەوانەیە بە ئاشکرا بۆ شێوەیەنێن و چەندەها نمونە هەیە لای هەر لای خۆم چەندەها نمونەم لایە و شتێکی کەش کە باسی بکەین ئێمە ئەحزابەکان زۆریان چیان کردووە هەموو ئەندامانیان بە دەنگدەر و بە ئەندامەوە وەکو ئەندام ناونووس کردووە ئێمە ئەمانەوێ شتێکی تەقلیدی نەکەین ئەمانەوێ بیر لەوە بکەینەوە کە بەعکسەوە ئێمە ژنان بە شێوازی مۆدرن بە شێوازی سەردەمیانە بەشداری کارایەن بکەن لە سیاسەتە وەکوتم ئەوە لە پەرلەمانە بەشدار بوو ئێستش لە ناو بزوتنەوەی گۆڕانە کۆمەڵێک ژنی هەڵسوڕاو هەیە و زۆر بە چالاکانە ئیشەکەن بەڵام کە ئێمە لە ئەندامانە وەکوتم دەنگەرمان بەجیاداناوە و ئەندامی ترمان بەجیاداناوە جگە لەوە ئێمە لە ناو تا ئێستا بڵێن کۆنگرەمان نەکردووە یا تاکو ئێستا هەیکەلی ڕێخستنەکەمان تەواو نەکردووە کە لە هەیکەلەکەشە زۆر تەکید لەسەرەوەکەینەوە کە هەیکەلێکی تەقلیدی نەبێ پلەکان زۆر جیاوازیان هەبێ پلەی سەرە و پلەی خوارە وەکو ئەو هەیکە لە هەڕەمە حیزبی کە باوە ئەو هەیکە لە ستالینێ زۆر جار لەوانەیە جەنابەت ئاگاد لێبێ لە ڕاگەاندنەکانەوە لە دەمی زۆربەی ئەوانەی کە سەرکردە و هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕانن کە ئێمە چاکسازیە گەکەین لە هەیکەلی تەنزیمیشە ئەو هەیکەلە بە شێوەیە گەکەین کە بەشداری هەموو تاکەکان بەشداریشی فراوانیان هەبێ نەک ئەوە کە کۆمەڵێک لەسەرەوە کۆمەڵێکی بچووک بڕیاردن و ئەوانی تریش هەموو هەر پاشکۆی ئەو کۆمەڵە بننا بە پێچوانەوە ئێمە لەوانەیە ستێپەکانی یان پلەکانی ڕێخستنوا ڕێخین کە جیاوازیان نەبێیان زۆر پلی کەم بێت ئەمە یەکێکە لەوانە کە هەڕەمی ئەو هەڕەمە حیزبێت یەگەشتێنین کە خۆی تێکشکاندنی هەڕەم یەکێکە لە پێشکەوتنەکانی ژنان کە لە ناو خێزانی شاکە هەڕەمی ئەو هەڕەمە تێکشکان کە ژن و پیاوە یەکسان کرد لە ناو کۆمەلگایە واد لێ کرد ئەمە یەکێکە لەوە دوای ئەوە ئەگەر تۆ بەرنامەی بزوتنەوەی گۆڕانت بین
بینی بێ یەک لەوانە تەکیدی لەسەرکاتەوە کە بەشداری پۆزیتیڤانەی ژنان یان جەندەر پۆزیتیڤ کە هەیە ئەوەیە کە ئەگەر ژن و پیا و هەردووکیان یەک توانە و یەک کەفاەت و یەک مواسەفاتیان هەبوو بۆ پۆستێک خۆیان تەرشیح کرد با ئەولەویەت بدرێ بە ژنەکان. باشە دەست خۆشتی منخان ئەگەر هیچ تاقیبێکتانە چکە دەمەوێت بچمە لای میوانەکانی ستۆدیۆ فەرموو. دوو ملاحەزە لەسەر قسەکانی خاتوچی من ملاحەزە یەکەمیان زۆر دووپاتی کردەوە کە ئەوان هەڵسوڕا و ئەندام پەرلەمان و خەڵکانی زۆر کارا و چالاکیانێ لە بواری ژنانە من حەزەکەم تەنهاوە یاد خۆمەوە ئەوانە هەمووی حزبێکێتی پەروەردەی کردن کەیکەشنەوەی کە بەرهەمەکان بخورێ خۆیان ئەو شوێنیان جێشت و ڕۆشن بۆ جێگایکی کە خاڵی دووەم 2 ساڵەیەمە باز لەو پێشنیاراناکەین باس لەو قساناکرێ کە کەی خرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە گرنگە 2 ساڵ ئایا تا ئێستا 2 ساڵ ئیکتیفا نەبوون بۆ ئەوەی هیچ نەبێ سەرەداوێکمان دەستکەوێت لەو پلانانەی کە هەیە لەو بڕیارانە لەو پێشنیارانەی کە باستان لێ کردووە ئەم دوو خاڵە بەڕاستی من زۆر سوپاسی ئەو هەموو کەساناکەم کە دڵسۆزن و ئیش بۆ واکەن کە چاکسازی بکرێن ناو کۆمەلگای کوردیە بەڵام کۆمەلگای کوردی بەدام و دەستگای ئەکادیمی بەدام و دەستگا و بە ڕۆشنبیری و بە هۆشیاری تاکەکانی ئەتوانێت ئەو هەنگاوە تێپەڕێنە کە ئێستا تایەتی بەڵام بەڕاستی تاکو ئێستا بادرەکان بۆ شێوازەنین بە تایبەتیش لە لای هەڵسوڕانی گۆڕان و زۆرینی خەڵکەکانی ترۆ چونکە بەڕاستی ئەبینین ئاڕاستی ئاقاری باردۆخی کۆمەلگا زۆر بەرەو خراپتر ئەبرێ نەک بەرەو ئەوەی توانی هەنگاو بنین و ئەوەی کە تاسە بنیادمان ناوە زیاتر گەشەی پێبێن. بەڵێ بۆ جوابی قسەکەی جەنابی یەکەم ئەوەی کە پەروەردەی یەکێتی بۆ ئێمە بەشێک لە هەڵسوڕاوانی گۆڕان وابوو لە یەکێتی دروست بوون بەڵام لەگەڵەوەشا ئێمە گەنجانێکی زۆر خۆی هەر گۆڕان بەوە بەناوبانگە کە گەنجێکی زۆر لە کچوو لە کوڕ لەگەڵ ئەم بزوتنەوەیان دوای ئەوەی کەوتی بەرنمەکان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە ماوەی ئەو 2 ساڵەیە کە ساڵێکە وەک حیزب بەڕسمی ئیجازە وەرگیراوە لە ماوەی ئەو 2 ساڵە لەوانەیە گۆڕان ئەوەنەی خەریکی ئەوە بێ خەڵکی نان بڕاوی بەرێتەوە شوێنەکانی یان خەریکی ئەوە بێ کە دیفاع لە ئەندامەکانی بکە بەو ئیشەلا بەلایەنەوە خەریک بووە بەڵام پێشم وانیە چین و توێژەکانی تری بەژنانی شەوە پشتگوێ خست بێ. باشە بێخاڵخان وڵا یەک خاڵەگەر قسەکان هەمی بخینە چوارچێوەیەکەوە بەڕای من بەشداری سیاسی ژن پێوەرێکە کە پەیوەستێکی تەواوی هەیە بە سیستمە دیموکراتیەکانەوە ئەو سیستمانەی کە زیاتر مەیلیان بەلای دیموکراسیەوە هەیە هانی ئەوە ئەدەن کە بە چالاکی و بەشداری ئارەزوومەندانە هەبێ لەلایەن چی سەررجم توێژ و چینەکانی کۆمەلگاوە. بەڵام لە وڵاتانەی کە کەمتر دیموکراسییان ئەتوان بڵێن دیموکراسی نین بەشداریەکان ئارەزوومەندانە نین بەشداریەکان زۆرم لێن تەنانەت لە دەنگدان لە بەشداری لە ئەندامی بوون لە ڕێکخراوێکی پیشەیی کەواتە ئێمە ئەگەر بمانەوێت بەشداری سیاسی ژن زیاتر کاریگەرکەین ئەبێ برەو بە سیستمە دیموکراسیەکەی هەرێمی کوردستان بین کە ئەوەش بەڕاستی بنەمای سەرەکی پرەنسیپی هاوڵاتی بوونە هەر کاتێ پرەنسیپی هاوڵاتی بوون ستیزن شەبیا مواتەنە مەبدەئی مواتەنە جێگیر بوو لە وڵاتە کەس لەسەر ئەساسی جەندەر و ئاین و مەزهەب و ئەوانە هیچ جیازیی لەگەڵ نەکرا لەسەر ئەساسی بیرۆڕای سیاسی جیازی لەگەڵ نەکرا ئەو کاتە ئەتوانین بڵێ مەبدەئی ئازادی و یەکسانی بەرقەرارە بێ ئەو کاتە ژن ئەتوانێت ڕۆڵی باشتر ببینێ لە بەشداری سیاسی. باشە دەست خۆش ئێستا ئەمەوێت بچمە لای میوانەکانی ستۆدیۆ فەرموو. ئەو هینەی بەرێ ئەفو بێڵێ ڕۆجارێکی کە شارە ڕۆژنامەنووس من تێبینی و هەیە لەسەر قسەکانی لە کۆی قسەکان من ئەڵێم حیزبە سیاسیەکانی کوردستان بە تایبەتیش دوو حیزبە دەسەڵاتدارەکە کەسانێکیان ئەوێ کە زیاتر پەروەردەی و تیژی بن کە ئەمانش زیاتر لە پیاوانە ڕەنگی داوەتەوە کەسانێک گەگەێنە کە شوێنی بڕیاردان کە توندوتیژ بن بەرامبەر کەسانێک کە لەگەڵ خۆیان نەبن ئەبێ بڕیار بن کە بکوژن ببڕن لێیان بن تەقە بکەن ئەمەش بە ژن ناکرێ بەڕاستی زیاتر ئەمانن هۆکاری ئەوەی کە ژن نەگەێنە پلەیەک کە پێویستیان پێبێ پێی بڵێن وابکە و وابکە پیاوانی خۆیان ئەگەێنە ئەو شوێنانە پیاوان بڕیارەدەن لەوەی کە چی بکەن و چی نەکەن. زۆر سپاس.
سەرەتا بە خێراتنی هەر سێ میوانەکەم پرسیاری یەکەم ئەوەیە کەوا ئێمە عرف و عادە دوای لێ کردوین زۆر جار ئەم ئافرەتە کە لە ماڵۆیە یعنی پیاوەکە ئەو سەرکوتی کردووە نابێرە بەعزەشێکی تەنان لە ناو ماڵەکەی خۆشییا بڵێ اینجا ئافرەت خۆشی ڕۆشنبیر ناکە ئافرەت زۆر جار لە ماڵەوە خەریکی مناڵ بەخێوکردنە یان خەریکی چێژلێنانە یان خەریکی ماڵپاکردنەوەیە منە گەرمە بۆ ئافرەت خۆشی زۆر جار خۆی ڕۆشنبیر ناکە ئەگە ئافرەت خۆی ڕۆشنبیرکە ئەو شتە ئەو هەمووستەمەی لە ئافرەت دەکرێت نایڵێ بەسەریا بکرێت نمونی وازحی شمێ لە کاتی انتخابەتەکان من خۆم چاودێر بووم لەوێ پیاو هەبووە ژنەکەی هێناوە هەر بە زۆر ڕایکێشاوە کە دەنگ بە پارتیوێکێتی بە یعنی من ڕێزم هەیە بە پارتیوێکێتی بەڵام بۆچی ئافرەت خۆی ئەو مافەی نەبێ خۆی دەنگ بە هەچ کەسێکەیە ئازادە زۆر سپاس دەست خۆش بیە بەوەی بەڕیز خۆتەوە بێزە ڕەناز جەمیل لە ڕخراوی سیدیۆ گەشە پێدانی مەدەنیێت پێشەموو شتێک ڤێنۆسخان من ڕخنەیەکمێ لەسەر بەرنامەکەتان جەنابی شەوک و پێشکەشکار ینی من کات مێرە سەرم سوڕماچکە پیاوی تیا بەشدار نییە ئەمە خۆی لە خۆیان جیاوازی جێندەریە چکە ئێمە گەر قسە بکەین لەسەر ڕۆڵی سیاسی ژنەوانێ من هەکە وەکو ژنێک بم یا وەکو کچێک بم من پاڕێمە بۆ خۆم کە بۆ وام یا بۆ بەشداریم کەمە یاخود بۆ توانایی ئەو ژنانەی کە لە بواری سیاستایی شەکەن کەمە بۆی حەزمە کرد کە چەند پیاوێکی لە بایە بۆی ڕای ئەوانیشم بزانایە کە بزانم ئەوان چۆن سێری ئەماکەن یاخود هۆکارەکان بگەڕێنەوە چکە گەر بڕوانەکەم کەس نییە بزانێت کە ڕێژەی پیاوان لە بەشداری سیاسی زیاترە لە ڕۆڵی ژنان پرسیارێکم هەیە لەسەر ئەوەی کە ئێمە وەکو ڕێکخراوی سیدیۆ ڕاپرسێکمان کرد لەگەڵ باوکاری لەگەڵ پەیمانگای یاسایی بۆ مافەکانی مرۆڤ ڕیسەرچێکی زۆر بچووک بوو لەسەر 96 کەس کرمان لەسەر ئەوە 32 کەس پێیان وایە هۆکاری سەرنەکەوتنی ژنان لە هەڵبژارنەکان ئاگەڕێتەوە بۆ کەم توانایی ژنان و 52 کەس پێیان وایە لاوازی بڕوای کۆمەڵگەیە بەوەی کە ژنان توانایان نییە لە مەجای سیاسەتا ئیش بکەن ئایا ئێمە کە هەر قسە بکەین لەسەر ئەوەی کە بۆچی ژن بێتوانایە یاخود ئەوەنە کۆمەڵگا بڕوای بە ژن نییە ئەمە بزانم چارەسەری ئەمە چیە چکە ئێمە هەتا کوێستە هەر باسمان لە کێشەکان کردووە هەروتومانە ئەمە کێشەکانە ئەمە چارەسەرێکماندا لەناوە بۆ ئەو کێشانە من قسێکی تریشمە ئەمە بزانم یعنی بۆچی ئێمە هەموو ژنێکی توانە هەموو ژنێکی بەهرەمان بگەڕێنەوە بۆ ئەوی کە پەروەردەی حزبێک بێت بۆ قسە لەسەر ئەوە نەکەین کە ژنێک بەخێو بکەین کە کارا بێت کە توانای هەبێت کە بەهرەمەند بێ و سەر بە ئینتیما حزبێک نەبێت بۆ ئەبێت کە ژنێک بێنینە ناوە توانای هەبێت ئیلا بێ بە ئینتیماکی حزبی بێتە ناو بوارەکانەوە کار بکات دەست خۆش باش بەخێرایی بەشی سپاس کانی ئاوات ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت سیدیۆ پرسیارێکم هەبوو بۆ بێخاڵخان جەنابی فەرمووی کە ئنو زۆربەی ئافرەت دەن نایە بە ئافرەت من لەبەر ئەوەی ئافرەتم لەبەر ئەوەی مێینەم ئەبێ دەن بەم بەمێینە من لەوانەیە کە بڵین نێرێک بێ بەرنمەیەکی سیاسی زۆر باشی هەبێ کە قەناعەت بە من ئەکا کە طموحی خۆمی تیا ئەبینم طموحی مناڵەکانی خۆشمی تیا ئەبینمەوە من دەن بەم بەوە ئەی من ئەگەر لەبەر ئەوی ئافرەتم دەن بەم بە ئافرەت یان لەبەر ئەوی مێنم دەن بەم بەمێینە ئەی لەکوێ ئەو جەندەرانەی کە باسیەکەم مەسەرەن لەکوێ ئەو شتانەی کە لە ڕێکخراو باسیەکەین کە ئەبێ ئافرەت و پیاو یەکسان بێ ئەگەر ئەو یەک زەرفی هەڵگرت منیش یەک زەرف زۆر سپاس دەست خۆش بیە بمانێ ئەمبەر بێزە من دوو پرسیارم هەبوو یەکەمیان ئایا بەشداریکردنی یان بەشداری نەکردنی عینێ بۆ هەردوو پرسیارەکە جواب بۆ هەردووکی بەشداریکردنیە بەشداری نەکردنی ژنان لە کایە سیاسیەکان تا چەند کاریگەری ئەبێت لەسەر جمگە سیاسیەکان بە تایبەتی لەسەر مەسەر لە چارەنووسسازەکانی تایبەت بە ژنان یعنی ئەگەر بێت و ژنێک بڵێن لەو حکوومەتی کە پێک هاتووە ئەگەر ژنانی تیانە بێ ئایا پیاوان ئەتوانن ئەو مافانێک کە ژنان پێویستیان پێ بێ ئەتوان پیاوان بۆمان دابینکەن ئەگەر ژنان نەبن خاڵێکی کە ئێمە وەک ئەزانین چەندین ڕێکخراومان هەیە بە تایبەتی ڕێکخراوەکانی بواری ژنان ئایا تا چەندە ئەو ڕێکخراوانە کاریان کردووە یان ڕۆڵیان بینیوە لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەلگا بەعام یعنی نەک بڵێن بەسەرچینی ژنانیان بەسەرچینی پیاوان بەعام چەنە کاریگەریان هەیە چەنە ڕۆڵیان بینیوە لەسەر هۆشیاریکردنی ئەو کۆمەلگایە بۆ ئەوەی کە بیسەلمێن کە ژنانی ژۆک و پیاوان ئەتوانن بەشداری لە کایە سیاسیەکان بکەن هەروەکو ئێمە چەندەها نمونەمان هەیە بە درێژایی مێژوو
لەسەر ژنان کە بەشداریان کردووە لە کاری سیاسیەکان لە بەڕێوەبردننی وڵاتە ینی من ینی جوابی ئەو پرسیارە بزانین ئێستا ئەو ڕێکخراوە مەدەنیان ئەو ڕێکخراوانی بە تایبەت بە کاری ژنان تا چەنە کاریگەریان هەبووە ڕۆڵیان بینیوە خۆشیارکرد دەستخۆش سەرەتا بە خێراتنی هەر سێمیانە بەڕێزەکەکەم دەستخۆشی لە بەڕێزی شتانەکەم بۆ بەرنمەکەتان سەرەتا ئێمە هەموو کاتێک کە باسی ژنانەکەین لە بەشداری سیاسیە خود لە هەر بەشداریەکی لە هەر بارێکی تریا بێ باس باسەکانە گەڕێتەوە سەر کەفائی ئافرەت من لێرەوە ئەمەیە پشتی ئافرەت بگرم لێرە کەفاەتی ئافرەت هەر بەدەست خۆی نییە کە بتوانێت ئەو کەفاەتە بەدەست بهێنێ ئایا چۆن یعنی ئەم چۆن ئافرەتێک هەیە توانێت لە ماڵەوانێ زۆر لێ هاتووە زۆر توانای هەیە زۆر ئەتوانێت لە هەموو بارەکانی ئەوانی کە پەیوەندی هەیە بە خۆیەوە بەشداری بکە بەڵام کە ڕێگریەکان هەبن چی بکات یعنی جارێکی وا هەیە مناڵی هەیە هەموو ڕۆژە بەرپرسیارەتەکان تازە ئەبنەوە لە ئافرەتەکە ڕۆژانە و بەردەوام یعنی ئێستا ئافرەتی ئێمە ئەغلبیەی موظفین موظفەکان کەسەرەکەن ئەچنەوە ماڵەوە هیلاکن بەوەی کە لە دەوام بوون دوو هەمیشە دێنەوە ماڵەوان کۆمەڵە مەسئولیاتی تریان هەیە کەواتە یعنی بواری ڕەخساندنی کاتی ئەوەی نییە کە بتوانێت زیاتر پەرە بە توانەکانی خۆی بدات لە هەمان کاتێک کە ئێماڵین ئەوە لەلایەک وەکو ئافرەت کە وەکو ذاتی خۆی ئیشی لەسەر خۆی کردبێت یا خۆ بتوانێت یان نەتوانێت بێتە دەروانێ وەکو ئیش بکە لەبارە لە سیاسیەکانە لە هەمان کاتە گەرمەوە سەر حکوومەتی ژیانی بوارێکی وای بۆ نەڕەخساندووە کە بتوانێت ئەو هەوڵانە جەبەجێ بکە کە بیەوێ ئەوەی لە مشکاتی تطبیقی بکە بۆچی یعنی ئێمە بتوانین کە ئەو ئافرەتە چەنە مەشغوڵی مناڵەکەیەتی چەنە مەشغوڵی چێژلێنان و ماڵەوەی کە وەکو باس ئەکرێ دەباشتی بۆ دابین بکرێ یعنی لای ئێمە هەر زۆر لەنگەگە لە ماڵێکمانە ئێستا یعنی لەم ئەخیرەیە تۆزە هاتۆتەکەوە ئەسوپیەکان لە ماڵمانە ئەوش ئەغلبیەی نییە یعنی کەمترین ماڵ هەیەی بتوانێت ئەو ئەسوبیە بگرێت و ئیشێکی بۆ بکات و تاوا بتوانێت ئەوش بۆ کارێک ئەنجام بدات بۆی کاتی ئەوانش نەگری دوایی بێ بە ئەوەی تەنیشتی دەستخۆش سەرەتا سوپاسدانەکەم من سۆزان لە کادر لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەخێری زۆر سپاس پێم خۆشە ئەوە باس بکەم کە جوابێکی شاراخان بەمەوە جارەیە کە ئەڵێ بەشداری نەکردنی ژنان پەیوەندی بە هەردوو دەسەڵاتەوەیە نەخێر ئەوە هیچ جوانیە خۆتان ئەزانن ئەوەی یەکێتی دەسەڵاتی یەکێتی دەرگاکراوەیە بەڕووی ژنانەوە زیاتر لە ژنانەکە ئەوە گلەی زۆرتر لە پیاوەکانە جا ئەوە نمونەیەکیشمان هەیە لە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەوەی ژنمان هەیە وەزیرە بەشدارە بەڵام لە کابینەی نوێی حکوومەتی عێراقا هیچ ژنێکمان نییە ئێمە ئەوەی کە حکوومەتیش بواری یاوە لەکردنەوەی خول و کردنەوەی بەڵێ وەرکشۆپ ئەوانە بە ژنان خۆیان کەم تەرخەمن ئەمە پەیوەندی بە هیچ دەسەڵاتێکەوە نییە ئەفو لە ناو حیزبدا کایی سیاسی ژنان کەمترن پەیوەندی بە تێڕوانینی کۆمەلگاوە هەیە لە ڕووی بۆ حیزب و سیاستکردن اینجا ئێمە ئەو تێڕوانی نەخۆی لە ڕاستیدا هەڵەیە یعنی پیان ناخۆش ئەگەر ژنێک بچێتە بواری حیزبەوە بەڵام سیرێکی لەناو فەرمانگەکانی حکوومەتدا ڕێژەی ژنان زیاترە پرسیارەکە بکەی بە کورتی بە بێ زەحمەت بەڵێ پرسیارێکی تشمێ هەر بەشدار بووی ژنان شەرد نییە گرنگ ئەوەیە ئەو ژنە فکری ژنانە بێ کە ئەچێتە ئەو شوێنانەیە کە قەراری لێبە زۆر جار هەیە ژنمان هەیە فکری پیاوانەیە هیچ فکرێکی ژنانی نییە بەڵێ سپاس دەستخۆش لێرە کەس نەما باشە لێرە بێ زەحمەت فەرموو دەستخۆشی تادیەکەم ئەو پرسیارەی من ئەیگەرمەوە بۆ زاتی ئافرەتان خۆیان لەبەرەوەی ئێستا بۆ نمونە ڕاگەیاندنیش بەشێکە لەو نەبوونی ئازادیە یەکێ لەو شتانی کە ئێمە بۆ نمونە سێرەکەین لە هەشتی مارسا هەشتی بارس خۆی کە یادی ئافرەتانە یادی چێ زوڵمی لێکراوە ئافرەت لە هەشتی مارسا بەڵام بەداخەوە کە سێری کەناڵی ڕاگەیاندنەکەی پیرۆزبایی لە ئافرەتانەکە لەو حاڵەتەیە ئەمە یەک دووهەمین لایەنی ڕۆشنبیری ئافرەت خۆی هەوڵ نایە خۆی ڕۆشنبیرکە یەکەم دووەم هەلیشی بۆ نەرخساوە هەلی بۆ نەڕخساوە ئێستا لایەنی ڕاگەیاندنەکان سیرکە ئەگەر بڵێ بۆ نمونەوەرە سیر کە هەموو بەرنمەکان لە مانگێکە لە ساڵێکە هەروکوتم لە هەشتی مارسا بەرنمێکی بۆ ئافرەت ئەویش ئاراستەکەی گۆڕە بە ئاراستێکی کە بە هەڵا
بەرنامەکەی نەبێ بەڵام ئێستا ئافرەتان یەکەم زاتی خۆیان هۆکارە بۆ نەچوونە ناوکای سیاسیەوە دووەمینیش هەل بۆ نەڕەخساندن سێهەمینیش حکوومەت بەڕاستی هیچ ئاسانکارێکی بۆ ئافرەتان لە وڵاتی ئێمەیان نییە هیچ جۆرە ئاسانکاری بەوە تا بۆ نمونە ئافرەتی ئێمە حەزانەیەک نییە مناڵەکەی تێبەرێ ئەگەر هەش بێت ینی ئەو معاشی کە هەیەی ئەبێت تەقسیمی کار لەگەڵ حەزانەکە مانای وایە لە ماڵەوە دانیشە زۆر لەوەی باشترە تا بچێتەوە کای سیاسی و دەستان خۆش سەرەتا دەستخۆشتان لێکم بە خێراتنی میوانەکانەکەم منگلەکەی من یەکەم لەگەڵ ئەو خوشکە کە ئەبوو یەک دوو پیاو لێرە بێ بۆی ڕێی ئەوانیش بزانین دەربارەی ژن دووەم ئەشگەڕمەوە بۆ پیاو چونکە پیاو مەهما دەرەجەی ڕۆشنبیری زۆر بێ حەز ناکات ژنەکەی یا خوشکەکەی بێتە پێشەوە بێتە کای سیاسیەوە خەڵکی تر ڕاکێشێ بۆ ناو حیزب بۆ ئەوە بەڵام قەت حەز ناکە ژنەکەی یا خوشکەکەی لەو کایە ئیش بکە ئەوە هۆکاری خێزانە یەکەم دووەم ڕێکخراوەکانی ژنان بۆ ئیلا ئەبێ یعنی پاشکۆی حیزبێ بن یان پیاوان بن باشە بۆ ڕێکخراوێکی ژنانمانیە تایبەت یعنی ژن بەس بۆ خۆی بێ پاشکۆی هیچ حیزبێ نەبێ چونکە ئەوەی کە دەرکەوت لەم ئەخیرا لە خۆپشاندانەکانە ئەو هەمووشتە ڕوویە یعنی دە کەس کوژرا ئەو دە کەسە پێنج شەشێکی خوێندکار بوو حتا ڕێکخراوی مامۆستایانیش بڵێن یەک ئیدانە نەک پشگیری خۆپشاندان بکە بەس ئیدانەی ئەوە بکە کوڕ ئێمڕۆ کوڕی تۆیە سبێنی کوڕی منە وەکو ژن ئیدانیان نەبوو ڕێکخراوەکان هیچ هۆکارێک یعنی هیچ دەستپێشکەریە بۆ ئاشتی بۆ پێشەوە ڕێپێوانێ بکەن بۆ بەر دەمی حکومات بۆ بەردەم ڕێکخراوەکان بڵێن ئەمە یعنی داگیرکردنی سلێمانی داگیرکردنی زانکۆ بە هیچ شێوەیە ژن لێرە هیچ دەورێکی نەبوو دەستخۆش بیە بەڕێزە پێشەکی لەگەڵ ڕێزی زۆر با بۆ نیازخان حەزەکەم چەند شتەیە تەمان ئاراستی ئەو یەکەم یەکەمینی دەسەڵاتێکەیە لە کوردستانە دەسەڵاتێکی گەندەڵێکی باڵی کێشەوە بەسەر سەرجەم کۆمەڵگایە ژنیش وەکو یەکێک وەکو پێکاتەیەک لە کۆمەڵگایە لە سای دەسەڵاتێکی گەندەڵیشە نە کۆمەلگا پێشەکەی و نەژنیش پێشەکەوێ ئەو پێشکەوتنانی کە بەڕێزە باسیەکەی ڕاستە ژن هاتۆتە دەرەوە وەڵا لە ناوەندەکانی بڕیاریشایە بەڵام بە کام عەقڵێت بە عەقڵیەتێکی مێگەل کە دەسەڵات ئەیەوێ کار لەسەر ئەوە کاکە دەسەڵات ئەیەوێ نەک بە عەقڵێتێکی سەرگەخۆ وەڵا وەزیریشە وەڵا سەرۆکی فراکسیۆنیشە و پەرلەمانتاریشە ها بەڵام ئایا عەقڵی سەربەخۆیە ها دیفاع لە کۆمەلگاکە ئێستا پێشەوەی بینە ژوورەوە ژنێک هات ئەوە حەزەکەم لێرە من پرسیارم نییە بۆ شخصی بۆ جەنابەت حەزەکەم لە ژیاتی ئەو ژنە جەنابەت جوابی ئەو ژنە بیتەوە کە ئێستا هاتبوو وتی وتوانە بەرنامجێکی ژنانەیە ژنان فال بوو باشە وتی وتومە چمە ژوورە قسەکەم بەڵام وەڵای زۆر دوو دڵیشم وتم بۆ دادەجان ئەم بەرنامەیە کراوەیە بۆ هەموو کەسە وتی لەبەرەوەی من ژنە ئەنفالم یەک دنیا کە سوکارم ئەنفالە مانگی 37,000 وەرەگرم ئەترسم ئەوەشم ببڕن ئەگەر بێم قسە بکەم باشە ئەوە حەزەکەم بەڕێز جوابی ئەو ژنە ئەنفالە بیتەوە ئەمە دوو سێهەمینی ئەڵەی دۆڵا گۆڕان ئەوانن کە هەر لە ناوی دادەجان وان نییە من خۆم گۆڕانم لە ژیانیشمانە لە ناوی کێتیا بووم و نەدەنگیشم بێگەتی نیشتیمانی کوردستان ناوە حەزەکەم بزانی پاسۆک بووم پێشتر ئەوە حەزەکەم ئەو شتە بزانی ئەگەر ئەوانەشی کە لە ناوی کێتیا بوون چەند هەزار کەسێکن و ئێستا گۆڕانن لە ڕێ قەناعەتەوە بوون بە کێتەوە لە ڕێ قەناعەتیشەوە وازیان لێ کێتێناوە بوون بە گۆڕان یعنی نە کەعبە کەس بۆ نەپردی سڕاتی ڕۆخاوە ئەنجا هیوام وایە جوابی ئەو ژنە ئەنفالە بیتەوە من هیچ پرسیارێکم نییە دەستخۆش مەمنون بیە بەو بەڕێزە بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم دەستخۆش بەو تەوەرەیە من وا بینمەوە ڕۆڵی ژن لە ناو کۆمەڵگادا لە بواری سیاسیە کە نەیتوانیوە زیاتر بوار نەڕەخساندن بووە بۆ ژنان کە کۆم خاتونانەی تر زۆربیان ئەمەژان پێیاوە بوار نەڕەخساندن من زۆر گلەیم لە حکوومەت هەیە لێرە وەکۆم خاتونە ئاماژەی پێیە هەموو عەدەدی مۆزەفین عەدەدی کارمەندانی سلێمانی و کوردستان وەربگرە بزانە عەدەدی مۆزەفی ئافرەت چەندە زۆرترە لەو حەزانەی کە لەو حەزانانە کە دانراون لەو دانگایی کە هەیە حکومی یعنی کەواتە لێرە هەموو کارمەندێکی ئافرەت لەسەر عەسابی خۆی ئیشوکار ئەکات لەسەر عەسابی خۆی کاری سیاسی ئەکات مناڵەکەی پەروەردەی ئەکات چێشتونان ئەکات میوان بەڕێ ئەکات هەموو ئیشەکان لەسەر عەسابی خۆیەتی لەسەر ماندوێتی جەستەی خۆیەتی
پیاویش یاریدەدەری نیە ئەلێرەیە سێرەکەی هیچ بوارێ نەڕەخساوە بۆ ئافرەت ئەوەندەی حەق بە کوڕ درراوە بە ئافرەت بە کچ نەدراوە لەوانەیە زۆربەشی بەهۆی هەڵە تێگەیشتن بێ لە دین لە هەڵە تێگەیشتن بێ لە بواری هۆشیاری لە کۆمەڵگەی ئێمەدا یعنی وعەیەکی وعی ئیجتیماعیمان نییە زیاتر خاڵێکی تر بواری ڕاگەاندنی ژن خزمەتێکی وهای نەکردو پێم وایە بە خێزان بە کۆمەلگا کە بتوانێت لە حکوومەتە شتێک بکات بۆ ئافرەت کە ئەو ئافرەتە سوودمەند بێ بتوانێت ئیشوکار بە ئاسانی بکات بتوانێت بە شێوەیەک لەسەر ئەعساب و لەسەر ماندوێتی جەستەی خۆی نەیەتە دەرەوە دەستخواستن باشە ئەگەر کەس پرسیاری نەماوە بەس زۆر بە سەریعی چونکە ئەم بەشە تا سەرەتا بە خێراتنی میانە بە ڕێزەکانەکەم پرسیارەکەی من ئەوەیە کەمی بە تەنیسکردنی سڵتەی ژنان ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو نەرمونیانەی کە لە ژنانە هەیە طبعاً ئەو نەرمونیانە ئەمە دەورێکی سەرەکی ئەبێت لە سەردەمی سیاسەتدا واتە تەسیری زۆری هەیە لەسەر دەسەڵات بەرامبەر بە خەڵک خاڵێکی دووەمیشم بەرامبەر بە چیمەنخانە من لە سەرۆکایەتی زانکۆ داوامەکەم کە ئەڵێ زۆر کەس هەیە ئێوە بێتە ناو سیاسەتەوە بەس نان بڕاو بووە سەرۆکایەتی کە لە ناو زانکۆیە هەموو کارەکانی خۆی ئەکا زۆربەی زۆری تایە ئافرەتان و ژنان کە یەکێتی بوون و زۆر سوودمەند بوون لە یەکێتی بەڵام ئێستا کە پشتیان کردوتە یەکێتی گۆڕانیشن جێگە و سڵتەی خۆیان هەر ماوە کەسی ژنان بڕاو نەکراون هەمووشیان پلۆپای خۆیان لێ نەسەندراتەوە لە جێ خۆشیان و زۆر سپاس ئێستا چینە ناو بڕێک و ئەگەڕینەوە وەریەگرم پرسیارەکە